بەڕێزان بەردەوامین دوای بەردەوامی جەنگی رووسیا ئۆکراین گفتوگۆکەین لەسەرەوەی کاریگەری ئەم جەنگە چیە لەسەر هاوڵاتیانی وڵاتە دانیشتوانی وڵاتە ینی بۆی بزانین بژێوی ژیانیان ئێستا چۆندا پێویستەکانی خۆیان چۆن دابینەکەن بە تایبەت وڵاتیانی ئۆکراین کە لەژێر بردومان و جەنگێکی کوردستان هەندێک ناوچیان لەلایەن رووسیاوە دەستی بەسەردا گیراوە لەگەڵ هاوڵاتیەکی ئۆکرانی قسە دەکەین بەڕێز بەگدان هۆلۆکۆلۆسۆف ئێستا لەلامان ئامادەیە بەڕێز بەگدان سڵاو لێبێ بەخێربی سپاس کوردی هیچ فێر بووی زۆر باشە بەخێربی بەڕێز بەگدان دەمەوێت لە زاری خۆتەوە وڵاتێکی ئۆکرانی کە چەند ساڵێکە لە کوردستان لە هەرێمی کوردستان دەژیت بزانم کە سوکارت ئێستا لەوێن دایکت باوکت کە سوکارت لەوێن ژیانی وڵاتیانی ئۆکراین لەوێ چۆنە لە دوای دەستپێکردنی جەنگەکەەوە ژیانی ڕۆژانەیان چۆن دەبەنە سەر جەنگەکە کاریگەری چی بووە؟ خێزانەکەم لەو بەشە ئەژین کە بەشی رووسیا داگیری کردوش لە شاری لوگانسکی ناوە بەڵام لە ئێستادا هیچ پەیوەندیەکەم نییە لەگەڵیان لەبەرەوەی هەموو پەیوەندیەکان پچڕاون و لەژێ کۆنتترۆل ئۆکرانیان نەماون لەبەرەوە ناتوانین پەیوەندیەکان دروستکەین ئەوەی کە لە ئۆکرانیا ئەژیت ئاگام لێیانە بەڵام ئەو بەشەی کە چۆتە سەر رووسیا ئاگام لێیان نییە و هەموو ڕۆژێکیش بە تۆپ و بە تیارە و بەوانە بۆمباران دەکرێن و جۆرگ لە جۆرەکان ژیان خەتەرە لەوێ و ترسناکە باشە بەڕێز بەگدان ئەو بەشەی ئۆکراین کە ئاگاد لێیانە یعنی هەواڵەن دەزانی لە هاوڕێت لە برادرت لە ئەو کەسانی کە لەوێ یەکترتان ناسیوە چۆن دەژین بژێوی با بڵین ژیانی ڕۆژانەیان چۆن بەسەر دەبن ئاو کارەبا هێڵی ئینتەرنێت ئەمانە ئایا ماوە لەوێ؟ هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە ژیانەوە وەکو ئاو و کارەبا و بابەتەکان هەیە چێشخانە و قوتابخانە هەمووی ئیش دەکات بەڵام کاتێک کە ئەچیت بۆ خەوتن ئیسراحەت بکەی شانست زۆر کەمە کە جایتر هەستی تەوانێ و بتوانیت بژیت لەبەرەوەی لەوانەیە بەیانی یا سبێنێ لە ڕۆژێکی نوێدا شتێکی تر ڕوو بدات نیوەی هاوڕێکانم وەکو سەرباز کار دەکەن لە جەنگە ئەو هاوڕێیانەشم کە تەمەنیان چۆ بەرەو سەرەوە و تەمەنیشانێوان بە جۆرێکی تر خۆبەخشانە یاری جەنگەکەن و شتەکانی مناڵان بۆ مناڵان ئیشەکان یاخود درۆن و ئەو شتانە پایاکەن کە بۆ خەڵک بۆ جەنگە باس لەوە کردوتت گەنجەکان لەوێ خۆبەخشانە دەچنە ڕیزی سەربازیەوە هەستی خەڵک لەوێ چۆنە بەنی ڕوانینیان چۆنە بۆ ئەم جەنگە دڵخۆشن بۆی جەنگەکە کۆتایی پێبێ هیوایەوە خوازن جەنگەکە کۆتایی پێبێ Да, ну, во-первых, у нас нет выбора. ئەتوانەوە بڵێم کە ئێمە هیچ هەڵبژاردەیەکی ترمان نییە لەبەرەوەی جەنگەکە بە جۆرێک ئەڕوا نە ئێمە ئەمانەوێت نە نامانەوێت ئایا تەواو بیا تەواو نابێ بەدەست ئێمە نییە بەڕاستی هیچ هەڵبژاردەیەکمان نییە کەوتونێتە مۆقفێکەوە کە نازانین چی بکەین و خەڵکی گەنجی وڵاتەکەشمان لەوە تێگەن ئەگەر کاتێک ئێمە هاوکاری سەربازی و جەنگی وڵاتەکەمان بکەین باشترە بێت و بەهێزترە بین و زووتر جەنگەکە کۆتایی پێدێت باشە هەستی نەتەوەی و نیشتیمانی خەڵک چۆنە لەوێ ڕاستە ئۆکراین بەرامبەر بە رووسیا کە جەنگەکەش دەستی پێکرد وڵاتێکی بچووک بوو لە ڕووی سەربازی و بەرامبەر بە رووسیا بەڵام هەستی نیشتیمانی خەڵکەکە چۆن بوو ئایا خۆ بە دەستەوەدانیان پێ باش بوو یان ئەوەی کە ئێستەوە چەند ساڵێکدا لە جەنگدان بەرگری دەکەن بەرگری لە خاک وڵاتەکەیان دەکەن Ну, так должно быть.
в любой стране. هەموو وڵاتێک بۆ سربەخۆی و بۆ ئازادی خۆی دەبێت پارێزگاری لە خۆی بکات و بیر لەوە نکاتەوە کە لەگەڵ کێ جەنگەکات و لەگەڵ شیە لە جەنگە بەڕاستی وڵاتەکەیمە چەند پچکۆلێ بەڵام ئمە خۆشمانەوێت و پارێزگاری لەکەین نەتەوەی ئوکراینە ژێمە بە جۆرێک دروست بووە بە جۆرێک بنیادنراوەکە چوارچەوەی وڵاتێکمان هەیە و کە لە چوارچەوەی وڵاتە شابێ بە سربەخۆی بژین و حکوومەتی خۆمان هەیە و بە هەموو جۆرێک دەبێت پارێزگاری لێ بکەین. باشە بەڕێز بەگدان ئێمە زەلێنسکی سەرۆکی ئۆکراین لە میدیاکانەوە دەزانین ڕای وڵاتانیان ڕای خەڵک چۆنە لەسەری بەس حەزەکەم لە دەمی هاوڵاتێکی ئۆکرانیەوە بزانم هاوڵاتیان ئۆکرانیەکان چۆن دەڕوانە سەرۆکەکان گەنجە لە پێشتردا سیاسەتمەدار نەبووە هەرکە بوو بە سەرۆک بەداخۆم جەنگە ڕووی کردە وڵاتەکە چۆن لی دەڕوانن؟ Война возникла независимо, это был Зеленский или бы другой какой-то президент. جەنگ کە لە ئۆکرانیا دروست بوو پەیوەندی بەوە نەبوو کە زێلێنسکی سەرۆک بێ هەچ کەسێک تری سەرۆک بۆیە جەنگ هەرڕووی دەدا چکە زیاد لە 20 ساڵە رووسیا و پوتین ئیشی تێئەکەن و بۆم جەنگە خۆیان ئامادە کردووە پوتینیش بە هەموو جارێک ناوی زێلین بە تایبەت دەهێنەیە کە بۆ ئەوەی شتەکان بخاتە سەر ئەو Война бы началась независимо от کاتێکە جەنگ ڕوویدا پەیوەندی نەبوو بە زێلینسکیەوە زیاتر پەیوەندی هەبوو بە پوتینەوە کە شەڕەکەی هەڵگیرسان. باشە هەندێک باس لە ژیانی ڕۆژانی خەڵکەکە بکەین هەندێک باست کردوتت پێستەکانی ڕۆژانە هەندێکیان دابین کراون بەڵام وڵاتەکە لە جەنگدایە ئێمە ئوکراین لێرەوە بە سفری خۆراکی جیهان ناو دەبین وڵاتێکی دەوڵەمەند بە کشتتوکاڵ بە سامانی کانزایی ئەتوانیوێتی بەشی وڵاتیەکانی خۆی ببەخشێ وڵاتەکانی لەوێ خۆشگوزەران بن؟ خواردن و بەرهەمی خۆراکی وڵاتی ئۆکرانیا خۆی بۆ خۆی بەرهەم دەهێنێ پێویستی بەوە نییە پێویستی بۆ نیە لە وڵاتی ترەوە بۆی بێ لە ئێستاشدا ئەو پەیوەندیانەی کە هەمانەوە ئەو پەیوەندیانەی کە لە دەرەوە ئەو پێداویستیانەی کە لە دەرەوە بۆمانە تەنها چەک و سیلەح و شتانەیە لەبەر ئەوە هەمیشە ئۆکرانیا پێویستی بەوە نەبووە کە لە دەرەوە خۆراک و شتانی بۆ بێ هەمیشە خەڵکی ئۆکرانیا خۆی بەرهەمی هێناوە بەڵام ئەوەش ڕاستە لەوانەیە ئەگەر ساروخێک بەر وڵاتێک بکەوێت بەرخانوێک بکەوێت خانۆکەی بڕوخێ ئەو کاتە جارێک تر هاوکاری خەڵکەکە دەکرێتەوە کە خانووی تازەی دەیترێتە یا کامپی تازەی ترێتێت تا کاتە شوێنی خۆی بەرز بەگدان هەندێک هەوڵ هەبوون لەەن دۆناڵد ترامپ و هەندێک وڵاتی دیکەشەوە بۆی کە زۆرێک لە ئاشتی بەرقەرار بێ تۆستە چۆن بووکەوە هەواڵانە دەبیست دروگیە Мир в Украине зависит только от одного человека. ئاشتی لە ئۆکرانیا لە ئێستادا تەنها یەک کەس ئەتوانێت بڕیاری ئەوە بدات کە کۆتایی پێبێ ئەویش سەرۆکی رووسایە لەبەر ئەوەی لە ئێستادا ئەوان وەکو دەسەڵاتێکی زیاتر و وەکو ئەوەی کە زۆربەی شتەکان لە دەست ئەوانە و ئەوان دەبێت بڕیار بن لەگەڵ غەربا ڕێبکەون بەڵام ئێمە وەکو هیوا هەمومان هیوا ئەخوازین کە زوو تەواو ببێ بەو شێوەیە باشە بەڕێز بەگدان بیری چ شتێکی ئۆکراین دەکەی Ну, конечно,
Конечно, скучаю. Все друзья практически все. بە دڵنیایەوانە بیری هەموو هاوڕێکان مەکەم کە لەوەیە ڕاستە ئینتەرنێت هەیە و ڕۆژانە قسە ئەەکەین بەڵام هەمیشە من بیر لەوە ئەەکەمەوە کە هیچیان لێ نێت و هەمویان لەوێ ساغ و سەلامەت بن. حەزەکەم دوای جەنگ بڕۆمەوە سەریان لێ بەمەوە بیان بینمەوە جارێکی. باشە باسی سلێمانیت بۆ کردوون چۆن باست بۆ کردوون توتە شارێکی چۆنە؟ Да, обсуждали. بەڵێ باسم کردووە و Главная мысль была, когда началась война, что کاتێک کە جەنگ دەسی پێ کرد в Ираке, в Курдистане будет спокойнее, чем в Украине. ئەوە لە هەمووی گرنگتر بۆ من ئەوە بوو کە ئێستا لە کوردستان و لە عێراقا دەژیم بڕوام نەئەکرد کە لێرە زۆر ئارامتر بووەک لە ئۆکرانیا کە ڕۆژە لە ڕۆژان ئێرە ئەزانم بە جەنگی زۆر ناخۆشە تێپەڕیون بەڵام شتەکە هەڵگەڕایەوانێ و ئێستا کوردستان زۆر ئارامتر و خۆشتر وەک لەوەی کە لە ئۆکرانیا و لە وڵاتەکەی تراب لەبەرەوەی لە ئێستادا ئەوێ زۆر خەتەرە زۆر ترسناکە. سپاس دەکەم بەڕێز بەگدان هۆلۆکۆلۆسۆڤ هاوڵاتی ئۆکرانی سپاس دەکەم بە هیوایەوەی جەنگەکە زوو کۆتایی پێبێ پەیوەندی بکەیتەوە بە دایک و باوک و کەس و کارتەوە بە ئازیزەکانتەوە تۆ هەموو ئۆکرانیەکان هەر مرۆڤێک لەم جیهانەدا لە ئاشتیدا بژی. سپاس زۆر سپاس. خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەین و کاتێک خۆش خواستە.